ربي اغفر لي ولوالدي ولمن دخل بيتي مؤمنا وللمؤمنين والمؤمنات ولا تزد الظالمين إلا تبارا اللهم آمين. پێشەچی داواکارین لە خوای پەروەردگار کە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بن ئینشاء الله و تەمەنی هەموو لایەکمان پڕ لە خێر و بەرەکەت بکات ئینشاء الله لۆ خزمەتی دینی خوای پەروەردگار و ئەوانەی دۆستان و عاشقانی ڕێی خوددا و ڕێی ئیسلام و ڕێی پێغەمبەری خۆشەویستن صلی الله عليه وسلم. میوانانی بەڕێز و خۆشەویست بە خێراتنێکی پڕ بەدڵی هەموو لایەکتان ئەکەین ئینشاء الله لە مامۆستایانی بەڕێز و خۆشەویست لە باوکان لە دایکان لە قوتابیانی بەڕێز و خۆشەویست کە ئینشاء الله پابند بن بە گوێڕاگرتن ئینشاء الله لە ئەو چەند فەرمودەیانی خوای پەروەردگار کە لە خزمەتداندا ئەخوێنینەوە ئینشاء الله و هەروەها سپاسی خوای گەورەمان ئەکەین کەوا لە ڕۆژی جومعەدا کە ڕۆژێکی پیرۆزی گەورەیە و ئەنجامدانی فەرزێکی خوای پەروەردگارە کە وتاری جومعە و جەماعەتە و هەروەها کە لە ناو جومعەشدا جارەکەدی بەخشین دەست پێ بکاتەوە ئینسان خوا ئەو ئیمکانیاتە و هەم ئیمانی پێ ئەبەخشی و پێی ئەدا و هەم ماڵی پێ ئەبەخشی وەکو مامۆستای بەڕێز و خۆشەویست پێشی من ئیشارەتی پێکرد کە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ڕۆژگارێک بوو لەوانەیە هەر جێگە و ڕێگەی هەنەبووبی یان ناودەنگمان وەکو پێویست هەدیار نەبوو. سوپاس لۆ خوای پەروەردگار کە ئەلعان بوویتە ماڵێکی گەورە تەواوکەری بەشێکی مزگەوتە تەواوکەری بەشێکی حوجرەیە تەواوکەری بەشێکی خزمەتی قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. پێم وایە بەو شێوەیە جوانین ڕاستە و چەپەی ئینسان کوچاکە لۆی ئینسان کوچاوی ڕاستە و چاوی چەپە هەردووچیان تەواوکەری یەکدینە. دینداریکردن و بەڕێوەبردننی ئەم پێویستیاتەشکە لەو دینداریمان پێویستە هەردووچیان تەواوکەری یەکدینە. وابزانم لەوانەیە سێ تەمەن لێرە ئامادە بن واتە تەمەنێکی کامر تەمەنێکی مامناوەنجی تەمەنێکی زۆر گچکە لە ئیبتیداییەش گچکەتری تێدایە لەبەر ئەوەی خۆشی مناسبە و بەرفراوانی ئیسلام لەوەدایە کە ئینشاء الله جێی هەموو تەمەنەکانی تێدایە کە ئەوانیش پێیان دەگوترێن نەوەی نوێ گەنجی دواڕۆژ گەنجی خزمەتکاری ئیسلام لە سەدری ئیسلامدا لە هاتنی بانگەوازی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم بدایەتی ئیعلانکردنی دینی ئیسلام پێغەمبەری نازدار لە مەکەی پیرۆزەوە 33 گەنجی تێدا بووینە بە پلەی یەکەم کەوا بوونە 30 ژمارەیان بەرەو سەر ڕۆیشت. ئەوجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکرا بە ئاشکراکردنی بانگەوازەکەی کەوا بوو تەمەن و حتا لە پێشی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم تەمەن قیمەتێکی زۆری هەیە لە گۆڕینی جاهیلیەت بەرەو ئیمانداری و چاکە و چاکەخوازی. ما أريد إلا الإصلاح ما استطعت کەوا بوو چاکە و چاکەکاری بریتی نییە لە بەس وتارش بەتەنێ بەڵکم ئینسانەکان پێویستیان بە ژیانە پێویستیان بە جلک و بەرگە پێویستیان بە سوکنا و خانیە پێویستیان بە پارەیە کەوا بوو ئەمەی بەتایبەتی سینفی دایک و باوک بە پلەی یەکەم و سینفی قوتابی کە ئەمانەتی ئێمەنە هەوڕۆ وەکو عەقڵ و شعور و کەماڵ ئینسان دایک و باوک بە پلەی یەکەم واجباتی زیاترە لە منداڵ. شەباب و منداڵ چاوەڕێی دەستی دایک و باوک و زبانی ئەکات بزانی چی لۆ ئەکا چی پێ ئەدا وە چی لۆ ئەرێ تەماشەکەن چونکە ئامانجی خودبە لە 7 ڕۆژدا خۆشەویستینە لەوەیە کە ئینسان لەو 7 ڕۆژانە لەوانەیە غەوغای دنیا مەشغولیەتی دنیا کار و کاسبی دنیا وای لێ بکاتێ لە ذیکری خوا لە تاعەتی خوا لە مەوزوعی قیامەت لە مەوزوعی مردن بێهاگا ببی. بەڵام نوبوونەوەی نوێژی جومعە وتاری جومعە لە گەرمان دووبارە ئەبیتەوە لە تەمەنی ئێمەدا نیشانەی ئەوێ شەحنبوونەوەی ئیمانمانە. ئاەتی یەکەمیان کە خزمەتتان داین لە سوورەتی بەقەرە لە بیدایەتەکەی خوای پەروەردگار کە مەدحی کتابی خۆی ئەکات أفرمي بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. كلام إخوة سبحانه وتعالى هەندێک لە سنەتی خوددا وایە لە قورئانەکەیدا جاروێ بە نون دەست پێ ئەکا جاروێ بە ئەلیف لام میم دەست پێ ئەکا جاروێ بە حامیم دەست پێ ئەکا کە ئەوە عیلمی قورئانی پێ ئەگوتێ دەبی ئینسان زۆر ئاگادار بیت ئەم حرفانی لە بیدایەتی قورئانی پیرۆزدانان نهێنیە کە لە بینی خوای پەروەردگار و پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار ئەفەرمێ ئەم کتابەی کە نادیتمە خوارێ لۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم گومانی تێدا نییە کە کەلامی خوایە دەستی جن و ئینس نایگەتێ
واتە ناتوانن تێکی بدەن، ناتوانن تەحریفی بکەن، ناتوانن گۆڕانکاری بەسەردا بنین تا ئەو کاتەی قیامەت داتهێت و ئەمانەتی ئەم دینە و ئەمانەتی ڕوحی ئێمەش تەواو دەبێتەوە دەچینەوە خزمەت خوا سوبحانەهو وتەعالا. ئەم قورئانە هەر وەکو خۆی دەمینی و گومان تێدا نییە مایەی هیدایەتە لە ئەو کەسانەیەکەوە لە خودا ئەترسێن و متەقین و پارێزگاری ئەکەن لە گوناح و تاوان خۆیان ئەپارێزن و خۆیان بەشتی جوان و چاک ئەڕازینەوە کە هاوێرکردنی حەرام و حەرار ئیمان و کوفر کە ئەوەش دەرسێکی تایبەتە چونکە خۆشەویستینە عیلم بوون بە ئیمانداری کووە و جۆرەکانی کوفر کووە علمی واجبە علمی سنت نییە. هەرچەندە وەکو مامۆستا لە ڕۆژی جمعەدا ئینسان مامۆستا لە جمعەدا ماندیە خەرچی دیش ماندیە بە تایبەتی لە سعاتی کە خوتبەی ئەدەین هەتا وەکو بەرەو عەسریش هەمومان لەوانێ بەعام پێویستمان بە ئیسراحەت بووبی بەرام سوپاس بۆ خوای گەورە هەورۆ ئەمەش ئەو هەندە خەوەمان ئەکەینەوە بەخشین جارەکە دیکە لە خزمەتەن گۆی بەڕێز و خۆشەویست کە زەخیرەیەکی دیکەمان لۆ قیامەت زیاد بکەین کە بەشێک لە بانگەوازی ئەو دینەی بەرەو پێشتر ببین بە تایبەتی ئەم جیلە نوێی کە لە خوێندندایە کە قوتابین جا یەک وەسەتی گچکۆکەش لە برای خۆتان وەرگرن کە وەسەتەکە خۆی گەورەیە بەڕام من وەکو گسکە لە خزمەتتان باسی ئەەکەم واللهی هەر ملەتێک هەر قەومەک بێوێ بەرەو پێش بڕوات بەرەو سەرکەوتنی باش بڕوات بەرەو دەستکەوتی باش بڕوات دەبیا ئاگای لە گسکە و گەورەی ئومەتی خۆی بیت ئەگەر وانەبی هەمویان گورخوا هەم خۆی دۆڕاو ئەبی پەنا بەخوای گەورە هەم ئەو ڕێعەتێ لە بەدەستدایە گورخ خواردی ئەبی جابزانە گەورەی ئەم دینە جوانەی لەوەدایە کە ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر بناغەی ئیمان سەرچاوەی هەموو ئیشەکانمان لەوە دەست پێ ئەکا ئیمان و تەقوا خوای پەروەردگار لۆ گەورەی ڕوونکردنەوەی متەقیەکان و پارێزگارەکان چینە صفەتیان چەندە و چنە لەم ئاەتە جوانەی بەو شێوەیە هینایەتی ئەفەرمی الذين يؤمنون بالغیب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون ئەوانەی باوەڕیان بە غەیب هەیە زانایان ئەفەرمن كل ما لم يقبل المشاهدة في الدنيا فهو غيب هەرچی لە دنیا توانای دیتنی نەبی ئینسان نەتوانی بیگەتێ و بیزانی بەوە دەگۆترێ غەیب و هەروەها مردن لە پێشچاوی ئینساندا هەندێک صفاتی دیارە بەڕام لە ئەسڵدا ئەسڵی مردن کاری خوای سبحانه وتعالى داهاتنی قیامەت ئیشی خدای سبحانه وتعالى ئەو داتێنی و شێوازەکەی هەندێک صفاتی لۆمە باسکراینە بەڕام بورکانە گەورەکە و لێدانە گەورەکە و مردنی ئەو خەڵکە و حەشر و حیسابی ئەو خەڵکەیە ئەمە بەشێکە لە غەیبیات و هەروەها خوای پەروەردگار فەرمووی صفەتی ئەوانەی کەوا متەقینە و خوددا ناسشن ئەوانە نوێژ بۆ خوای گەورە بەڕێک و پێش و بەساچی ئەنجام ئەدەن و لەوەی کە پێشم بەخشیون پێم داون و خۆراکە لۆ خۆیان لە پێناوی خوای گەورەدا ئەی بەخشن و ئینفاقی ئەکەن و بەخشینی تێدا ئەکەن کەوابوو ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی بووینە ئیماندار دوای ئەوەی باوەڕمان بە ئەساسی ئیمان و ئیسلام تەواو ڕێکوپێک بوو و باوەڕمان بەو غەیبیاتەش هەیە کە هێشتا لە پێشچاومان نییە و بەڵام دات هەیە کە قیامەت و مردن و حەشر و قەبر و لێپرسینەوەیە نوێژەکانشمان لە خوای پەروەردگار ئەنجامدا لەوەیش کە خوای پەروەردگار کردیتە خۆراک لۆمان ئامادەین بیبەخشین بەو کەسانەی کەوا مستحەق و پێویست و هەژارن وخوای پەروەردگار بە شێوەی واجب ئەو جارەی پێمان ئەفەرمێ لە ئاەتی 195 هەمان سوورەت وأنفقوا في سبيل الله ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وأحسنوا إن الله يحب المحسنين ومدوارم إن شاء الله باش تركيز بكنا سرجي قساكردنو جيربون بتابتي خزان من داري قسكوكا تركيز بدنا سرجي قساكردنو آمادي جوراگرتر بین إن شاء الله لو أوي أم فرمود جوانانا سودي لور بگین إن شاء الله وقازان زي لي بكين خوای پەروەردگار ئەو جارەی بە شێوەی بەخشین بە شێوەی ئەمر بە شێوەی واجب ئەفەرمێ ببەخشن لەوەی کە خوای پەروەردگار پێی بەخشیون لە پێناوی خوادا لە پێناوی خوا هەم غەزا ئەگریتەوە جیهاد لە پێناوی خوای پەروەردگار و هەم مزگەوت و هەم ڕێگەوبان ئاو جیران محتاج و فەقیر و قەردار هەمووی فی سەبیلی لای ئەگۆترێ بەڵام ڕاستە کەلیمەکە لۆیە وا بە شێوەیەکی گشتی هاتیە کە ئینسان معنایەکی سەربەخۆی لۆ دانەنێ بەتەنێ بەس برێ جیهادە یان بەس فەقیر و فەقارەکانە نا جاروی خوای پەروەردگار لە قورئاندا زۆر ئاەتەکانی بە شێوەیەکی عام دەینێ فەرمێ فەستەبیقوا الخەیڕات مسابقە بکەن لۆ کاری خێر لۆ خێرەکان کە ئەبوو سەلام بەخۆی خێرە بەخشین بەخۆی خێرە قسەی بەخشین خێرە ڕووخۆشی خێرە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمێ اطلبوا الخير عند حسان الوجوه داوای خێر و چاکە بکەن لەو کەسانەی کە ڕووخۆش و جوان و نورانین سبحان الله
کەوابوو دیارە دیتنی ئینسانی مسلمان بەخۆی بەرەکەتە. دیتنی ئینسانی مسلمان تەگە هەستان و دانیشتی لەبەر چە لەبەر سەجدەکەی لۆ خوای گەورە. سیماهم فی وجوههم من ئەثەری السجود. لەبەر ئەوەی دیتنی ئینسانی مسلمان خۆی بەرەکەت و نور و خێرە. ولەبەر ئەوەشە پێغەمبەری نازدە ساڵسم فەرمێ داوای خێر و چاکە لە چێ بکەن لە ئینسانی خاوەن ئیمان و بەرەکەت و چاکە و چاکەخوازی. ولا تلقوا بأيديكم إلى التهلكة چونکە مار بەدەست پێیا ئەبی دوای بەرەکەت و قدرەتی خوا سبحانه وتعالى. خوا فەرمێ بەدەست و خۆتان مێخنەوە ناو هیلاکەت. چونکە لە سەردەمی پێغەمبەری نازدە صلی الله علیه وسلم خۆ کافرەکان شتیان ئەبەخشی بەڵام بەخشینەکە ئەبەوە حەسرەت لەسەریان. ثم تكون عليهم حسرة ثم يغلبون كلا سورة أنفال دا بدرجي هاتيا أفرمي كافركان ماري خوان زور صرف أكن لبناوي أوي ديني خوا سر نكوي ببيت كوسب وصد لسر ديني خوا وبرنامج خوا سر نكوي أم جميلة نزيكترين كسي بيغمبري نازدار بالصلاة والسلام تلكم مشرك بو كافر بو خوي تبارك وتعالى فرمي خسارة من بخوبة أبو لهب تبت يد أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. خو كسبة ما عندي بونا برام خيري لنا بيسكو إيماني تكدانيا چونکە إخلاصي تكدانيا چونکە لبينا يخوا بخشيني تكدانيا أدي أجر هموت لساك بكار هنا هر هم دستكت بربركة بن أرزو آوت بربركة خوشي أبي دوست وأحباب ومحبة وخوشويستي دان لبيني دا درست أبي لبابي بخشين دا خوشويستينا حديث فرمودا طبعا قال لك زورا حتى على شريعة الإسلام ده لبابي فقهي وقرت ماشي بكيني زكاة در سنة نية وشيل بقري له زكاة حتى بخوي طاقته زكاة بخلو فقير وفقارة كي ببا سنة نية زاناني شرع أفرمون كابراي مزكي أو زكاة أداء أو أبخشي بخو هستي اشتكي ببخشي له فقير كي ببا لو أو وظيفة ودرب كويكات وعبدي خداي قوري ومغرور نابل روي نفسيه وأو فقير ما رشد لي ور أجري حسب زعيفي خويناك أو دعاء خيرت لوكا خوش معنا فرمي صلى الله عليه وسلم من قال لأخيه جزاك الله خيرا فقد أبلغ في الثناء أو يقولتيا برای خوی خوشویست و کشته پی ابخشی ابی خوای پروردگار پاداش بداتوا پیامبر فرمی صلی الله علیه و کارشی زور باشی کردیا باشترین ثوابی دایتو قبل جزاك الله خيرا خوای پروردگار پاداشی چاکت بداتوا بباشترین شیوا و فرمی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة مار هو کار روی که انسان پیل ناو بچی خلق خوا ماری پیدای بشچی ثروت و سامانی زوره دلاری زوره دفتری زوره قمری زوره سیاره زوره خانی رکنی زوره برام استفاده لیکن نه لبرسه لبر أبي أو تأمل شيء كخواي پروردگار لقل ما رأدات إنسان إيمانك دقدانية له لشوازي إيمانه بكاري نايني دائما ما عندي دائما تعبان مشقته أو إنسانية وما ركش وايلي أكاتس لذكر خواي بها جاءك لن يج بها جاءك هر ما ركش وايلي كردي ذكر خواي لبير بديوا لا إله إلا الله لبير بديوا نيجي لبير بديوا معنى أو ما رشي حرامه بۆ بزانە ئەو ماڕەماڕەی حرامە هەر مارێکش هاندەرت بوو لۆ ئەوەی مزگەوتی پێ ئاوادان بکەوە دەستی فەقیر و فەقاری پێ بگرێ ئیشی باشی پێ ئەنجام بدەیت بە شێوەیەکی گشتی بزانە ئەو ماڕەماڕێکی بەرەکەت و ماڕێکی سەرکەوتۆ و ماڕێکی باشە بەخوای پەروەردگار فەرمی چاکە کار بن و چاکە بکەن خوای پەروەردگار ئەو کەسانی زۆر خۆش ئەوێکەوە چاکە کار و لە خوای پەروەردگار ئەو سیفەتە جوانیان لە خۆ دەین نەجێ کە محسینیەت و بەخشین و چاکە و چاکەکاریە أو خوش يستينا نمونية كل واجر مولا أصحاب كاني پیغمبر صلى الله عليه وسلم تعال عن راسته خو تركيز بس بخشين كد برام بزانه دايكو باو كش لايك باي پروردگار سن گورو خوشويستا أو كتابي خوشويستانه كإن شاء الله دياري ور أجرنو شتي كتاب خانه ور أجرن دبي شكري خواي گوري زور بكين ودعاء خير لو كسب كين كسببي أمر خصنا أو ماري أبو وشكري دايكو باو شو خوش معن بكين لسا كذا أن يشكر لي ولوالديك إلي المصير چونك أمري خواوايا أفرمي شكراني خواي پروردگار بكنو وشكراني دايكو باو كشتان بكن وسپاسيان بكن دس خوشان بكن چونكو دايكو باو بو زور دس خوش أبي زور كيف خوش أبي كأولادي خوي بسپاسو ببيني سبحان الله چونك لو وقت إذا زور حسب بركتك أكاك أو من داري تن صارة تن مانجا هدي قلتيا خزمتي قلتيا خاويني كردي توا زلكو برجي لي غوريا شوان تن شو ننستي لبري برام الان دس خوش لي كاتو وسپاسي خوي لسر أكا أو دايكو باو كزور بو بختور أبي زور كي دري خوش أبي سبحان الله يكشيك لأصحاب كأني پیغمبر صلى الله عليه وسلم لسردمي مكة ناوي سعدة رضا ورحمة خوالي بخوش ويستنا أو بابتيش لو أو باستكم لوانيا عنوانكم هر كادكم هر أو دقيقة بلوي أو كم آخر بابت دايكو باو حتى أجر كافر بي أجر مشرك بي لأجر يا درناسي ناقدار بن
لإسلام فيرا أوشت جواني أبن سعد يتشك لو صحابة برزاني پیغمبر صلى الله عليه وسلم دري دايكم أكافر بو قلت والله ما دام مسلمان بوي طبعا إيماني بپیغمبر هنا صلى الله عليه وسلم سعد قلت ننا أنا أخوم نآوي أخوم نأشتمو بسيبر زور ئاگاو فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سعد زۆر تەنگاو بوو زۆر عاجز بوو باشە دایک زۆر خۆشەویستە جارێ نۆمان هەری گرتیا دوای ئەوە والوالدات يرضعن أولادهن حولين كاملين دو صاري تواو دەگرتدایە نۆمانجی حمل و دوای ئەوەی دو صاری شیردانش زۆرەکە ئەکا 30 مانگ ئەکا دو صار و شتێک دو صار و 8 مانگ ئەوە جارێ هەر لە سغەری لەوەی کە خۆت پێخاوی نابی تۆ دایک و باوک ئاگای لە تووە لەبەر ئەوەی لە بەستی ترین چشت ئەترسی ئەگەر دایک و باوکت لە گەردانە بنێت نەتینی تۆ ژێر سێبەری خۆت بەرە سەعەد ئەستە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله حاڵەکی زۆر تاریک حاڵەتێکی زۆر ناڕەحەتم لێ ڕوودا فەرمووی چییە فەرمووی دایکم وعدی دایە ئیلا کافر نەبمەوە مشریک نەبمەوە نەنانە بخوا نەئاوێ بخوا نبشتیتەوە بە سێبەر مەکە زۆر گەرمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەزانت چ بکە ئەی سەعەد خوا چ فەرمانمان پێکا فەرمی چ فەرمی بڕۆ نانی لۆب بە ئاوێشی لۆب بە سێبەرێکشی لەسەر دروستکە ئەوەیە ئەجری دایک و باوک خۆشەویستینە مشریکشە پێغەمبەر ئەمری پێکا ئەی سەعەد بڕۆ نانی لۆب بە خواردنشی لۆب بە سێبەرێکشی لە هەنداو دروست بکە چونکە دایکتە کە چوو سەعەد ئەم مەشهەدەی پێغەمبەری ڕاستەوخۆ و دایکی جێڕایەوە هەم نانی وێ بوو هەم ئاوی وێ بوو هەم سێبەریشی لۆ کرد گوتی چ ئەکە ئەی سەعەد خۆ من مشریکم و ئەتوو مسلمانی ئیمان بە محەممەدی ناسەڵ خەریکی چی وەڵای گوتی دایکە نانت لۆ دەهینم ئاوشت لۆ دەهینم ئەوە ئامادەمە سێبەرش لۆ بکەم گوتی چێ پێ گوتی گوتی محەممەد صلی الله عليه وسلم گوتی یعنی قائیدەکەت ئەو هایە مامۆستاکەت ئەو هایە ئەوەی ئەمە چەند ساڵە پێی دەڵێن ساحیر پێی دەڵێن کاهین پێی دەڵێن هەڵگەڕاوە لە دینی باوک و باپیری ئەوها ئەمرت پێ ئەکا نانم لۆ بینە ئاوشم لۆ بینە ئامادەی سێبەرشم لۆ بکەی فەرمی بەرێ فەرمی هەستە بم گەینەکەن خزمەت ئەو پێغەمبەری صلی الله عليه وسلم بەرە سەعەد بە دایکەوە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دایکەکەشی مسلمان بوو ئەوجا خۆشەویستینە نمونەی زۆر لە ئیسلامدا لە ژیانی سەحابەکانی پێغەمبەری نازدادا صلی الله عليه وسلم زۆرە لە ژیاننامەی ئەم مەردە خواییانە و ئەم مەردە خواناسانە زۆرە هەر ئەم سەعەدە خۆشەویستە کافرەکان ئەو هەندە ئەزیەتی ئەدەن و مشەقەتی ئەدەن لەناو حەسیردا ئەی پێچنەوە لولی ئەکەن و سەرابن بە هاوای واکەن ئاگرشی لە بن ئەکەنەوە بەجێشی دێرن لەسەر ئەوەی کە ئیمانی بە خوددا و پێغەمبەر هینا صلی الله عليه وسلم بە ئیسلام هینایە بەڵام پشەیمان نابیتەوە خێرخوازێک مسلمانەشی دیکەتە هێلەی ئەکاتەوە ئاگرەکەشی لە کللا ئەبات و خوا ئەی پارێزی لەو ناڕەحەتیە و لەو مشەقەتەیە دووبارە و سەد بارە داواکارم لە خوای پەروەردگار کە ئەجر و پاداشتی ئەو خێرخوازانەیە بدەتەوە کەوا دەستی یارمەتی و زەکات پێویستیاتیان لە قوتابیانی بەرز و خۆشەویستی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی و ناحیەی خەلیفان بەگشتی و دەوروبەری و هەر لە دۆری ئارانە و هەتا سەرچیا و هەتا هەموو ئەو گوندە خۆشەویستانەی کە لە ناحیەی ئێمەوە نزیکن لە ئەنجومەنی خەلیفانەوە نزیکن کە ئینشاءالله زیادە فەزڵ و زیادە ئەجر و خێرێکی زۆرتان و دەست ئەکەوی لەوەی کە ئێرە و مزگەوت ئەمە توانین تەواوکەری یەکدینە ئەگەر ئێرە زەعیف بوو بەخوای لایانی مزگەوتشمان زەعیفە بی ئەگەر مزگەوت زەعیف بوو ئێرەش نامینی ئومێدەوارین هەردووچیان ڕاستە و سەپەی ئێمەنە لۆ خزمەتی دینی خوددا هەتا بە لیقای خوای گەورە شاد ئەبینەوە ئینشاءالله سەربەرزی دنیا و قیامەت بن دووبارە و سەد بارە ئەنگۆش بەخێر بن سەرچاومان ئینشاءالله و موفەقی دنیا و قیامەتان لۆ ئەخوازم خوای پەروەردگار سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتان بکات والسلام عليكم ورحمة الله وبركاته.